کاردانەوەکان لە بەرامبەر هێرشە موشکەکانی ئیران بۆ سەر هەولێر بەردەوامە. کەنیسایەکە بچووک لە ئەمریکایە بە فرۆتنە خواردن و شیرانی ئالیکاریە خەڵکی ئوکراینایە دیکە. یانزەهەمین ساڵیادی شەڕی سووریا و کاریگەریەکانی لەسەر ژنان. تەماشاچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. من جانی دیلان ئومیدوارم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و رێزن من ساڵح دەمی جەرجی بۆوە بینەرن هێژا فەرمو ئەم هەرێما کوردستانە عێراقێ دەست پێ بکەن. ڕۆنیشتوانین باژارەی هەولێرا پایتەختە هەرێما کوردستانە عێراقێ ریەکسیۆنên xwe li dor êrişên mûşekên yên Îranê derbirîn peyamnêrê me li wir serdana bazara navendiya bajêr kir û hin bîr û boçûnên xelkê wergirzin. هاوڵاتیان و کاسبکارانی نێو سنتەری شاری هەولێر نیگەرانیەکانی خۆیان لەمەڕ ئەو هێرشە موشکیانەی بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە کەکرایە سەر هەولێر نیشان دەدەن و ئەو هێرشانە کاردانەوەی بەرفراوانی لەسەر ئاستی نێوخۆی و دەرەوەی بەدوای خۆی داهێناوە. عالم دەترسێت تەوەقعی ئەوەی دەکە خوانە خواستە بەناو بازاڕی بکەوی بە شوێنە گشتەکان بکەویتن کە بە ماڵام بکەوی ئەمەش تەوەقعی ئەوەی دەکەی خوارە خواستە کە دووبارە بیتۆش هەڵە دووبارە نابیتەوە ئەو جارە بە بازاڕی بکەوی. ئەو هێرشە موشکیانە کاریگەری بەسەر ڕێژەی گەشتیارانی شەوە کردووە وەک ئەم کاسبکارە کە ساڵانێکی زۆرە هەر لە نێو سنتەری شارەکە کاسبی دەکات باسی لێوە کرد. ئەمە تقریبا 30 ساڵ زیاتر لەو بازاڕین تاسیر دەکات چۆن دەزانین تاسیر دەکات و دیارە لە خەڵکەکەی ڕادەزانین ینی لە ئەو خەڵکانە دێنە ناو بازاڕی حتمما داخلیێرە دەبن ئەمە دایان ناسین ینی دیارە نوێنە یان کە بازار مەسەلەن بڕک چۆل دەبی دەزانین کە گەڕاینەوە محافەزەتەکان. هاوڵاتیان داوایان دەکرد سنوورێک بۆ ئەو هێرشانە دابنرێت و چیتر بەهۆی ئەو هێرشانەوە ئەوان تووشی زەرەر و زیان نەبن. یعنی بەڕاستی تەسیرێکی گەلێک زۆری ئێستا کردیە خەڵک بەڕاستی ناعاقلش نییە کاکات و 6 ساڵ لەو هەولێرێت بە عەردی دەکەوی ینی بەبێ یەک کەس معاسبە بکرێ بەبێ کابرا باشکرا ئەلان دەکات دریا منم یعنی کەس نییە لە پێ پێستنەوەک نییە برێ لە کاکە لەوە دەکە ینی هیچ ئەوەک نییە لۆ هەرێمی کوردستان بەسەراحەت یان لە بەغداش ئەوە موچەما لێ قەتار دەکەن تورکیا لەولایە ساڕۆقیدا لەولای ئێران تاریخیدایە یعنی ئەمە کەتینە ناو معاسەڵە کراینە ینی بەڕاستی ینی حەقیانە هاوپەیمانان نەتەوێت گرتوەکان شتێکمان لێ بکەن بەڕاستی. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە بە 12 مۆشەکی دوور مەودای بالستی هێرشکرایە سەر هەولێر وەک لە ڕاگەنراوەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتووە هەروەها دەشڵێن دەرئەنجام زەرەر و زیانی مادی بەر باڵەخانە و خانووەکان کەوتووە و خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها هاوڵاتیەک بە سوکی بریندار بووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. جنساکی سکرتێری ڕۆژەمەوانی کۆشکی سپی لە ڕۆژی دوشەمە بە پەیامنێرانی وت واشنگتن سوورە لەسەرەوەی بەرزبوونەوەی گرژیەکان لەم ڕۆژانی دوایەدا لەگەڵ ئێران کۆریای باکوور و چین هیچ پەیوەندیەکی بە هێرشەکانی ئوکرانیاوە نییە. ئەوەتی ئێمە لەو ڕوانینەوە هەڵی ناسەنگێنین. سەرۆکوەزیری عێراق لە ڕۆژی دووشەمە لەگەڵ کاربەدەستانی کورد کۆبووەوە و سەردانی ئەو شوێنانەی کرد کە کەوتونەتە بەر هێرشە مۆشەکەکانی ئیراندا. ساکی وتی هیچ دام و دەستگایەکی ئەمریکایی بەرنەکەوتووە و ئیمە ئامانج نەبووینە و هەروەها ئاماژەی بەوە کرد کە دواترین تاقیکردنەوە مۆشەکەکانی بەلستیکی کۆریای باکوور یەکێکە لە دەیان تاقیکردنەوانە لە درێژایی بەڕێوەبەرەتەکانی پێشوودا و خۆشحاڵی دەربڕی بەرامبەر بە وتاری ڤیدیۆیی زەلەنسکی بۆ کۆنگرس. هەرێمی کوردستان لە درێژایی دەیان ساڵی ڕابردوودا لەلایەن ڕژێمەکانی ئیران و تورکیاوە بە تانک و تۆپ و فڕۆکە کراونەتە ئامانج بە تایبەت هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە هێرشەکانی تورکیا بۆ سەر گەرەلاکانی پارتی کرێکارانی کوردستان. بەڵام زۆر جار لە بەرامبەر ئەو پێشیلانەدا بێدەنگی هەڵبژراوە. پەیامنێرمان دڵشاد ئەنوەر ڕاستەخۆ لە گەرمیانی هەرێمی کوردستانەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە تا بزانین ئەم جارە چی دەگوزارێ.
دڵشاد ئەمە یەکەمین جارە ئیران بێباکانە بە کردارێکی لەو جۆرەدا دام بنێت هۆی ئەو بیباکیە چییە و ئایا کاردانەوەکان ئەم جارە جیاوازە؟ بەڵێ زۆر سپاس دیارە پێشتر چەندین جار هەم هەولێر هەم فڕۆکەخانە هەم پردیە بۆمباران کراون بەڵام هەموو جارەکان هیچ لایەک بەرپرسیارەتەکەی بە فەرمی نەگرتوتە ئەستۆ بەڵام ئەم جارە کۆماری ئیسلامی ئێران بە ڕەسمی ڕایگەیاند کە موشەکەکانی سەر هەولێر ئەوان بوون و بانگەشەوەشیان کرد کە دراوە لە بنکەیەکی ئیسرائیلی دیارە ئەوەی کە هەیە ڕێعام ئەوەیە کە لەم کاتەدا کە چی ئەوروپا چی ئەمریکا سەرقاڵون بە ئۆکرانیا و شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ئێران ئەمەی بە دەرفەت زانی بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنێەوە دیارە هۆکاری هێرشەکانیش کۆمەڵێک هۆکارن کە هەمویان ئەم هۆکارانە تێک ئاڵاون و ئالۆزن کاک دڵشاد ئەم موشەکانە ئایا موشکی ئاگدارکردنەوەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم و یاخود ئیرانیەکان دەڵێن بۆ ئەمریکا و لانە زایۆنستەکان لە هەرێمی کوردستان بەڵە دیارە ئەو موشەکانی کە ئاراستەی هەولێر کراون زۆربیان دراون لە یەک ماڵ مجەمەعی خانووەکەی شێخبازە کە خاوەنی گروپی کۆمپانیەکانی کارە مجەمەعی خانووە دراوە لە ئەو پەیامەکەش زیاتر بۆ ئەو بووە بەڕوونی وەکوی کە خۆی ئاماژەی پێکرد تاکو ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستان بە ڕەسمی ڕەتی دەکەنەوە کە هیچ کەسێک لەو موشکبارانکردنا کوژرابێ و ڕەت شێکەنەوە کە هیچ بنکەیەکی ئیسرائیلی لە هەولێر هەبێ بەڵام ئێرانیەکان باس لەوەکەن کە لە موشکبارانکردنەکە دوو کەسیان کوشتووە کە بیانین و باس لەوەکەن کە ئەمە وەڵامێک بووە هێرشێکی پێشتر کە لە 22 مانگی ڕابردوو درۆن بە حسابی ئێرانیەکان هەستاوە دراوە لە بنکەیەکی سەربازی لە کرمانشاه وەکو وەڵامێک بۆەوەی بینن بەڵامەوەی کە ڕوون و بەس هێرشکردن سەر ماڵی شێخباز تا چەند پەیوەندی هەیە بە بازرگانی گاز و هەناردەکردنی بۆ دەروێ وڵات خۆی کۆمەڵێک هۆکاری یەکێک لەوانەیەوەیە کە ئێرانیەکان خۆیان بانگەشەیەوەکەن کە لەو شوێنەدا 2 ساعات پێشتر کۆبوونەوەی تیا بۆ کۆبوونەوەی ئیسرائیلی و وەفدی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتشە کۆمەڵە کێشەیەتری گرێدراو هەیە خۆی بەڕوونی کوت و پڕ کێشەکەوەیە کە ئێران لە مامەڵەی پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە پێی وایە تاکلایەنە سەرقاڵی مامەڵەکردنە بە غازەوە پێی وایە تاکلایەنە سەرقاڵی تێکدانی نێوماڵی شیعە و ڕێکەوتنە لەگەڵ سەدر و هەوڵدانە بۆ لاوازکردنی پێگەی هێزە شیعەکان لە عێراقا پێی وایە کە پارتی دیموکراتی کوردستان هەوڵی بردننی سەر کۆمارەدا و لەو ڕێگەیەوە ئەوێت دەست بەسەر عێراقا بگرێ بۆیە لە هەموو ڕۆکانەوە ئێرانیەکان لە جوڵەی پارتی دیموکراتی کوردستان ئاگدا نیگەرانن و چەندین جار پەیامیشانداوە بە پارتی دیموکراتی کوردستان بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێک پەیامی ئێرانیەکان بە تۆمەت لێکەداتەوە و پێی وایە کە ئەمەی کە ئێرانیەکان بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستانیەکان جۆرێکە لە شەڕفرۆشتن جۆرێکە لە هەوڵدان بۆ ئیزعاجکردنی هەرێمی کوردستان و لە قاڵبدانی زیاتری بەتایبەتی کە دوا بڕیاری دادگای فیدرالی لەسەر نەوت و غاز هەرێمی کوردستان کە بەنا دەستوری ناویبرد هەرێمی کوردستان پێیان وایە ئەمیشە جۆرێکە لە فشارەکانی ئێران بۆی بەس سەرکۆنەکردن و یاخۆ سەرزنشکردن بەبێ کردار هیچ کاریگەری هەیە؟ بێگومان هەرێمی کوردستان بەراورد بە ئێران دوو هێزی زۆر جیاوازن و باڵانسی هێز نییە لە نێوانیاندا ئەوەی کە تاکو ئێستا هەرێمی کوردستان توانیوێتی کە خۆڕاگر بێت پاڵپشتیکردنی ئەمریکا ئەوروپا هێزەکان بووە. دڵشاد ئەنوار پەیامداری بەشی کوردی دەنگی ئەمریکا لە کەرکووک کە لە گەرمیانەوە لەگەڵماندا بوو زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوەش. Jinên Sûrî di 11 salên şerê navxweyî Sûriyêde baca herî mezin dane. Lê rewşa wan ji navçeyekê bo navçeyeke din hinekî ciyawaz e. Li hin cihan tundûtijiya li dijî jinan ji hin cihên din bêhtir e. Pemnêrê me li bajarê Qamişlo agahiyên bêhtir di vê raportê de hene. Jina Sûriyê xeleka herî lawazin di nava 11 salên şerê navxweyî de. Li gorî rêxistinên jinan ji ber şerê navxweyî li Sûriyê bi hezara jin li ser asta Sûriyê hatine kuştin, rastî cûreyên tundiyê hatine û bûye koçber. Nexwasim di herêmên jêr kontrola rejîma Sûriyê de, her wiha herêmên jêr kontrola Tirkiye de. Li Bakur û Rojhilatê Sûriyê bigiştî, li herêmên Kurda bi taybetî, rewşa jinan cuda ye ji rewşa Sûriyê bigiştî. Rêxistina Kongresdar a jinan got di sala 2005 de hatiye damezrandin piştî azara 2011 çalakiyê xwe bi awayekî eşkere li dar dixistin.
بردفکا کنگرا ستار رمزیه محمد دبیجه جداهیه که مزن هیا دنافبرا روشا جنان لباکر رجلاتی سوریه و هرم دنیه سوریه راس ناس کرنگو راستی جی هگر جن بری خستن کریبه کار الهمبری همه ایریشا بسکنه کار الهمبری همه تندیه بسکنه دوی علی ده ام بیجن هدی هم رولکی خوای مزند عالی سیستم علی و بریا خسر دان آوا کرن هم جی دملی خسر بونا خواکی رخستن جن دبر دوامیا اخفتنا خوده بردفکا کنگرا ستار رمزیه محمد دست نشان دکه گو او هول دن خو بگهینن همو جنین سوریه لیوینا جنان لوان دوران آوا نبویه پیوستی بگشتی سوری اف سیستم چه بیانجی ایرادا جن لورجی رولکی خوای مزن بلیزه پر مهمه گو جنین شامه جنین حمص جنین حمای جنین دهندر هرمین سوری ده رولکی خوای مزن بلیزن جبونا ام کاربن بهور سوریه کی نو آوا بکن تفی گو همو یاسای نونتویی ین دواره پاراستنا مافی جنان ده همو آلیین شر هشیار کرنه لیری لبر کشتن رواندن دستریجیا سیکسی در مافی جنان ده نهاتیه گرتن انداما ناوندا لیکورین و پاراسنا مافی جنان پاریزر عدیا یوسف دبیجه بلگه کرنا بن پیکرنا لدیجی جنان لهرم جیر کنترول رژیم سوریه و هرم جیر کنترول ترکیه ده پر زحمته لورا آمارن راس جوان هرمان ندیارن لی روسا جنان لوی داری پر خرابه يعني سر ام بيجن سر وك نافند ما زحمتي قال لك ديتن انه ام حالاتي هاني بقشتي ام بجهنيدا خاصة المناطق جو تركيا دا احتلال دكي وك سريكانية عفرين جريسبي براستي هري زحمت بوجمرة انه ام الودري كاربكن لانه الودري براستي انتهاكاتي هري مظنت حقي جنيدا الودري يبون وام بيجن سرد ملي منطقي جو ريجيم تيدا جي براستي يعني قال لك كسال ودري النكاري بو براحتي كاربكن جبو ود الولوجي مزحمتي الورجي ديتن براستي جبو ام انتهاكاتي جو تحقي جنيدا الودري دبن ام توثيق بكن لغوري امارين هاتن بلگه کرن جالينا وندا لكورين و باراستنا ما في جنان دنافبرا سالين 2021 ده 517 جن با آواین جور بجور راستی بن پیکرنا هاتنه گوجوه هجماری 115 جن هاتنه کشتن لگوری چعبدریا سوریا مافی مروان 155,002 جن جدسپیکا آدارا 10,011 ده هاتنه گرتن جالی دزگهین اولکاریین رژیما سوریه لگوری همان جیدری 193 جن گوتمنی وان جیر 18 سالی دبن روشن جداده هاتنه کشتن دناوا ایرانا سوریه ده جنو زاروک نفشن هریگو باندور بونه جوی شری زانا عمر دنگی امریکا قامشلو ایرو 15 آذر سالوگر 11 شر سوریه کوته دا به 100,000 کس هاتن کشتن و گرتن بهتری نیوا خلک سوریه پناهبر و در بدر بونو جرخانه ولایت هاتن ویران کرن کریزه به سرهلدانا آشتیانه دست پیکر لی بری هاتا گوهرتن بو شرکی چکداری تا روجا ایرو کو هنجی چارسری جیرا ندیاره جبو شیرو کرنا و مجارین ها صالح مسلم اندام دسته افسروکاتیا پارتیا ایکیتیا دموکرات پیدج باجار قامشلو بریا سکای بمرایه دم باش ما موسی صالح پشتی 11 سالان ج کشتن گرتن در بدر کرن و تالان کرنی چارەسەریە کە چاوەژە ڕەوشە سووری را پێویستە گۆر خوێندناتە بەلە سلااو ڕێز ji بۆ تەماشەوانن wan ji rêya ku krîzê dest pê kirî yanî ji rê ku gelê Sûriyê serhildayê ji bo azadiyê xwe û ji bo kerametê xwe û ji bo demokrasiyê û hetanê rojê îro tim bangeke xwe heye dibêjin işte em azadiyê dixwazin em kerametê dixwazin û vajî anca em kanibin ê Sûriyê bixwe yanî çareserî pirsgirêkê Sûriyê di dest kesên Sûriyê de bixwe lê bêguman ew hêzê ku ji derve de destdirêjî kirî û ê ku dendar da hevkarê xwe çêkirî û ê ku bi peran û hetanî gelek ji xortên Sûriyê ji ciwanên Sûriyê kirine çeteyê dibin li deran pê şer dikin ona ji bo berjewendiyê xwe dikin berjewendiyê xwe henderî Sûriyê li derveyê Sûriyê ji ber wî wî naxwazin ku Sûrî çareseriyek lê bibe û gelê Sûrî jî negiştê we asteya ku rabe dev ji her kesî berde bo xwe pirsgirêkê xwe çareserî bike bibûre Musa Salah tu dibêjî çareserî bi destê xelkê Sûriye lê rastiya ser erdê gelek şarazaj wiha dibêjin ku eger ev destên derveyê ku te behsa wan kirî ku çareseriyê ew pêşkêş nekin wê demê qez jî çareserî nabe bi serî de jî Amerîka û Rûsyayê
یعنی چاوت کاری خلک سوریه به وان هزان چارەسەریەکی کش خورا ببینه اجتماع خوابن يعني هم گیشتن اوه آسته يعني كيرو روس لبه داره نمزان روس شجبو برجوانده خوال به داره ندخوازه برا برجوانده دمکی بن یعنی ای ماینده بن همه اونا رژیم اد پاریس نه خوازه رژیم هرش بو که رژیم بن خدمت برجوانده وانده و هر وها مسئله ترکیه و مسئله معارضه و مسئله امریکا جی حتی يعني او دنگه یانا که روزات ناوین اره نه هر کسی جبروی هاوی دفکره يعني ناخوازن دفجه برده ناخوازن که سوری با آوا کی دین دهره یا با آلی دین دهره لیکن گش که براستی بخوازن کنه امریکا جی و روسیا جی و هزندین جی بخوازن چاره سریع چه بیم و چاره وب سوری را ببیشن خودی سوری را ببیشن کرم کن لجام عبدالرونن و چاره سریع کشخارا ببینم ایوه هوا نبیم مخوابن حتی نه یعنی و این هانا که زیده آستنگ لبر درده که جی دولت ترکیه بخواه فاشیسم ترکیه فاشیسم ترکیه جبر که دست پی که دا پلان خواه بون جبو که سوری هنکی بسر خواه برده هنکیش خواه به دو بخواه که یعنی پلان خواه لسر سوریه جریا پیشه ده یعنی جریا که بریار نونتوی ده 54 هاتستاندن حتی نهاده یک زیده آستنگی لبر چید که و بگمان رکبر سوریه جی خواه کرنه همیزه ترکیه لهر حال ما مستا يعني حاجتها تركي جدي درباره ده أو يعني جبو كاريجي جوا كان أبنتوي قناع بك أو شر ترور لسرسينوري ولاتي خودك أف نرينا تركانت في درباره ده تبحث بريارة 22 كر أو لجور خواندنا وكوري بريا خسر وكو بارتيا بيده چاو د کار ورا پیکانین لسر عرضه یعنی ام بجن دسته که حکمرانیه و گوهز ورا درست کردن و پشترا هلبجارتن چه بنو پشترا ام بجن اول درباسی قناقه که دموکراسیه به چه قسم ممکنه سر عرضه هاج دست پی که دا وقت کو ترکی دی بجه ترور نظام چه ترور اونم خو خودید کن یعنی داعش کشوندی و داره و حتی انها چته انا پی و گریده داعش ترور ثوره مزنه او بجاوه کلید نره که هر کسی کردش خورا دجمن دبینه مثلا دورده یعنی مثلا کرد اکل داره کرد دوزه حقی خود که تمام او دچاب ترکان ده تروریسته اونا باید دنه گش که جی ناز کره یعنی امریکان جی ناز کره روسان جی ناز کره گش که ناز کره لرژیم سوری او جواک وان ده فکره او جواک ترکان ده فکره و دوا تشتی هانا کووید داویده جی چه بون شخواه اشکره بون ایکو هم دبیجن یعنی مسئله ترکی و او داف جبات اشتوانی حاجتم برده یعنی والله اشتا ترور نه ترور نو سینور من نظام چه ترور انا تور مزن دنیگش کی دیکو کی تروران دک یعنی داعش و داعش جی تکلی وان و ترکی و چتان و ارنا و یگش کی بر شوان یگش کی زلال بوی لباس کس ترکی نو کانش بر ترکی حتی نال حسب خاص ور بنا خوزه کو کسی دین لگوداری بکه مسئله برده و البته در رکبر سوریه کرنا حمیزه باشه ما مثل بوری از آخفتنه برم درباره بریار 2254 ده ببینن اون نرینا ود درباره و بریاره ده چیه یعنی چه قص پیکانه اسرار ده بله نو بریاره وقت قدام مهات استاندن عمل به در رهبری و حتی وقت پارتی پیاده جی ام نپیرو یعنی ام تیدا بشدار نبود بریاره ده اما پشتی کو بریاره درکت ما گفت تمام ایماجی شیروبا که ماجره هبو گوری و شیروبه ام دبینن چهار سری بخاراتینش بود سوریه لی هم مجبور چه نامشه یعنی جبور چه پیک نه آتش دکود که پیک واره دبی معنا خو هیزا که جه مستر هبه و بریاره بمشینه ده پنجه و چهار نتوین یک بوی هیزا نتوین یک بوی ایهانی که نمشه کنه به لحنبر بسکنه تشنه بکه یعنی ایرادا که نو نتوی هبه مادام مثلا بوی نو نتویه ایرادا که نونتویه او چهار سریانه که ده 54 دیل سر هر عالی فرض بکه او جی نکرن یعنی بیدلن اجبروی هاوی جدیت اکاره نه تنها اشقا برجی تزانی بوشش 7 سال نجی کسک تو بحثی ده 54 لسر قوات بحث دکن اما واقعی دین هفدیتن جنیو و پیشتا ببین او بکن نکرن نماشه یعنی بله ما مستبری ام هر ببیجن هنکی پرسه که درباره چارەسەریه یعنی سیناریو چارەسەریه جوا و کونرینا و کو پیاده بپرسم از نکارم خود و سر پرسه را براستی باوجم اوجی باندورا قیرانا کریزا اوکراینای لسر روشا سوریش برکو او راکشانه که ناوینا روسیا و ولایت روجاوا دا و تایبتی امریکا و روسیا جی دستیوان لسوریه دریجه
هون وكو ريفابريا خوسر وكو بيادي في قيراني تشاود شوبين انه يعني هالوسطة ولا آليكية لنيفا وكبيرية ونشاود نيزكي في قيراني دبن نا به کریز اوکراین کام یعنی چاوی کامله دنیرن اکتوری هانا کلوه داره لسر سوری گش کلوه داره نجی ایجابا اکتورانا کلوه داره تش نبکن بلکه یعنی ام قاسی کو کنن بگمان اما ما خواب کسی وگری نداو و حتی ناجی ما خواب کسی وگری ندایه تشته که ام خواب رخصن دکن ام خواب هیز بکن و ام نبنا توالی کسی که کسی که دست درجه سر مجی کرم کنم الخواب بپارزم و اجبو مجی پیشی ده حتی ناجی و تشتال سر مدمشه اما بگمان او اکتوری هانا کلوه داره دکن با هوا کی و چاوه به یعنی ام تخمین دکن و باندور خوال لحری مگش کی هبه و بلکه المجی هبه جبر و اکتوری لوه داره که هفته وکشو دکن اشار دکنه اونا گش کی لسر سوری جی هنه یعنی ام تدبیر خادسی نکو خاصی کام کنم ام خوشبی شری با پارزن ام نبنه آلی تیدا ام های مجمع هبه باندور کدگر سر مبه ام ببینن خوشی دور خن ام وی هاوی لیدن هره لهون ببوره ما مستصرع يعني امريكا دبجه شر روسيا دجي اوكرانيا هون لفي آلينا لهون وكو روس دبجن اوبراسيونا كلاشكري ام دكن ما بس تمد في درباره ده سر استا سياسي هل وسط وب آلي كي ده تشه نه هلوسه خو ما حتى نلتقى دانانه لو جبركو اكتور اللي درنا براسي يعني اكتور اللي درنا ام باندور و دره لسر خود ترسن حساب ما اول بشكي بله نهار درباره چارسریکم بحث وی کریدا ون وکو پیاده چارسریه که چاواج سوریه بيجي وكو ام بيجن ولاتكي فدرال سوريا باش ام بيجي كرد الاليكي عربي السنه الاليكي آلية رژیم علوي وام بيجن شيعة الاليكي دن هون يعني نرينا وتشاوي اگر اف آلينا هفد كون ببن وتصوره وجه چارسریه که چاور براتيكي سر عرضه هي ناج دست بك اذا حطونا اما بروجه ما هبون نجبو هرم ما جي هبون وجبو تبعي سوري جي هبون جبو سوري جي ما پیشکش کردن هم دیسا جي حطونا دبيجن او راسته خساري ديمقراطيك يعني اداره ذاتيه ديمقراطيه وقام دبيجن يعني سوريا كان ناوندي واكبر یا كان ناوندي واكبر جي مركزه كده به مشاندن تنانا قال سوريا گشته آسته که هر کس لکه داره بجی دخوازن بشتاری بریار سیاسی آنها کل شامت استاندن ببه ایجاد به عمل ولی بگرن و واجی نه تشتکی گلکی زور و زحمته اینا مال هرم خواه مشانده با وکی دموکراتیک گلگش که به هوره براتی گلانن جواک به هوره مسئله جنه مسئله تشتانه با تشتگش که دمشه و یکانه میناک بجه توایی سوری را باشه او دکاره میناک به ما موسى صالح بس آلی سوری چی قاس و دکارن وان راضی بکن گلک هولدانی و چه بون به اپوزیسیون را به رژیم را به کردان بخوب خور را ناوینا و کردان بخوب خورا و چاوت کازن و تجربه خواه بوان قانع کردن بدن اگر تب کرتی برسبان بدی اشتنا بريگش که دبن و زانه بونه یعنی ما بیتر کسی تو پروژه خاطرنامه رژیم دخوازه وگره باک بره ببه دینا کو هیزن هانا چکدارن نظام چنل ادل بنا اونا خلاف اسلامی دخوازن گلی سوری ندخوازه وگره و ندخوازه وگره و پروژه هانا کو هم دبیجن جرا گوهرتن ذهنیت گرگن هانا کو دبن و هرمه دا و سیستمه دا جیان دکنه که زانن جداگونه خوچیه یعنی دخوازنه اینجا مسئله دین حتی نیکو باور به حتی که تو کانو به میجی بی بگوهرید به قبول بکی بله خارات زلال بو ما مسته صالح مسلم اندام دسته افسروکاتیا پارتی اکیتیا دموکرات پیدش باجار قامش لو مروی گلکس باس دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. چینê îro sêşemê raportên ku dibêjin bêjînê amadebûna xwe nîşan daye ku alîkariya leşkerî ji bo Rûsyayê pêşkêş bike red kirin û careke din Amerîka bi belavkirina agahiyên şaş tawanbar kir.
ئاخافتنên Çînê tên piştî ku rawêşkarê ewlekariya niştimaniya Amerîka Jake Sullivan û rawêşkarê siyaseta derva ya Çînê Yang Jiechi li Romayê İtalya kom bûn. Rêveberiya Serokê Amerîka Joe Biden xemên xwe derdibire li dorweyekê ku Çîn Ukraynayê bi kar tîne ji bo rekeberiya wê ya demdirêj lêgel Amerîkayê. ڕۆژی یەکشەممە کەلیسایەکی بچووک بۆ ئۆکرانیەکان دەستی کرد بە ئامادەکردنی خواردنی باو ناوبانگ و فرۆشتنی شیرینی لە ماڵ دروستکرا و بۆ کۆکردنەوەی پارە و یارمەتیدانی خەڵکی ئۆکرانیا بەشی کوردی ئەم راپۆرتەی ئامادە کردووە. بەسەدان ماشێن لەو زوقم و سەرمایە لە بەردەم کڵێسایەکدا نۆریان گرتووە تاوەکو شتێک لە پارەی گیرفانیان ببەخشن وەک هاوکاریەک بۆ خەڵکی ئۆکرانیا کە لەلایەن رووسیاوە جەنگیان بەسەردا سەپاندون. لەو باوەڕەدام کە برا قوشکەکانمان توانیوانە لێرە پەیوەندێکی بەرفراوان دروست بکەن و پارە کۆبکەنەوە بۆ ئەو خەڵکەی کە لە ئۆکرانیا پێویستیان پێیەتی. دەخوازن ئەو کۆمەکانەی کۆی دەکەنەوە دڵی کەسانێک خۆش بکات کە بە دیار نیشتیمانەکەیانەوە ماڵنێتەوە. وانە بە خوێندکارانی سەرەتایی لە شاری هەرسنبەرگ دەڵێمەوە. خوێندکارەکانم لە تەواوی جیهانەوەن و ئەمساڵ چەند خوێندکارێکی ئۆکرانیم هەن بۆ پشتیوانی ئەوان و کۆمەنیتیەکەشم هاتووم. ئەمانە کچ و کوڕی ئۆکرانین کەوا خواردنەکان ئامادە دەکەن و دەیبەخشن بۆ ئۆتۆمبیلانەی کە لە بەیانیەکەوە لە دۆریا وەستاون. کۆمەکی ئەم بەخشینەش دەچێتە گیرفان خاڵیەکانی ئۆکرانیا و قوربانیەکانی جەنگ. هاتووین بۆ ئێرە بۆ پشتیوانیکردنی خەڵکی ئۆکرانیا. دەزانین لەوێ ئێستا لە چ ناڕەحەتیەکدان کاتێک لەوێ ئاوی خواردنەوە و خۆراکیان نییە دەمانەوێت کۆمەک کۆبکەینەوە و هەرچیەکمان لە دەست بێت دەیکەین. ئەم خاتوونە و هاوڵەکەی هەفتەیەک سەرقاڵ بوون تا ئەم پۆشاکانەیان ئامادە کردووە و نەخشەی ئۆکرانیا و هەندێک سمبولی وڵاتەکەیان لەسەر چاپ کردووە تاوەکو وێڕای بەخشین شتێکیش لە دیرۆکیاندا بمێنێتەوە. ویستمان ڕێگایەک ببینینەوە بۆ پشتیوانی خەڵکی ئۆکرانیا و زۆرترین پارە کۆبکەینەوە. لامان وا بوو خەڵک ئەم تیشرتانە دەکڕن کە بۆ خۆمان ئاڵای ئۆکرانیا و شتی ترمان لەسەری چاپ کردووە بۆ ئەوەی خەڵگەم کارە لەبیر نەکا کە بۆچی کۆمەکی کردووە. خواردنەکانی دروستیان کردووە تێکەڵەیەکە لە خواردنی جوگرافیایەک و ئاشنان بە یەکتری بەلایەنەوە گرنگە ئەو خەڵکەی دەبەخشن بەدەستی پڕ بگەڕێنەوە. کڵێسایی مەنەنایتەکان کۆمەکیان کردوین و خواردنی ئەمریکیان بۆ ئامادە کردبووین. هەروەها لە ماڵەکانیشمان خواردنی ئۆکرانیمان دروست کردووە. ماوەی هەفتەیەکە بە ئامادەکردنیەوە سەرقاڵ بووین هەموو بەشداریمان کردووە. لەبەرەوەی مەسیحم خۆش دەوێت پێشی وتی ناگاداری خەڵکی دیکە بین لەبەرەوە دەمەوێت هەرچیەک لە توانامدایە بیبەخشم با هۆکاری ئەوەی ئەوان لە تنگانەدان هەرچەندە ناشیان ناسم. لە نێو ئەم ئاپۆرایەدا مەرج نییە یەکتر بناسن سیفەتێکی باو لە ئەمریکا کۆی کردوونەتەوە بەخشین. ڕاستیدا زۆرم لا سیر بوو. کلەسایەکی زۆر بچووکین و خەڵکێکی کەم بەڵام خەڵکێکی زۆر بە تەنگ داواکەمانەوە هاتن. نۆرەی ئۆتۆمبیلەکان زۆر دوور و درێژ بوو. هەستێکی خۆشە کە خەڵک بەم ڕووداوەی زانیوە و دەوێت ببێت بە بەشێک لە کۆمەکردنەکە لە ڕووداوێکدا کە لە شوێنێکی دیکەی دنیادا ڕوودەدات. هەرچەندە جەنگ لە ئۆکرانیا وێرانەیەکی زۆری لێکەوتۆتەوە و بە ملیۆنان ئاوارە و قوربانیەکی زۆر وەلێ هێشتا خۆشبەختن کە مرۆڤایەتی بە تەنها جێ نەهێشتون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هەرسنبەرگ ویلایەتی ڤێرجینیا. داویە کورد کۆنێکشن هەر شاد و بەختەوەر بن. بەمیرە خۆش.